بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە بەرنامەی کتێبنما بە ئەوەی بەڕێز دەگەینەوە لە کتێبنما بە سپۆنسەری سنتەری خاڵ سنتەری زەهاوی ناوەندی ڕێنوێن هەر جارێک قسە دەکەین لەگەڵ نووسەری کتێبێک یا وەرجێڕ یەکێ لەو کتێبانەی کە لەلایەن یەکێ لەو سنتەرانەوە لە کتێبخانەی کوردی بڵاوکرانەوە لە تازەترین بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری و هزری خاڵ دیوانی شعری گەردانە پێکدێت لە کۆکراوەی شعرەکانی شاعری کورد وەرزێر حەمەسەلیم کۆمەڵکوژی کورد لە جەنگی ئێران عێراقدا پێکدێت لە توێژینەوەیەکی مێژوویی سیاسی عادل سدیق عەلی نووسیوێتی فەرهەنگی قورئانی پیرۆز پێکدێت لە لێکدانەوەی وشە و دەستەواژەکانی قورئانی پیرۆز بە زمانی کوردی مستەفای سەید مینە نووسیوێتی چاوەڕوانی بەرهەمی نوێ بن لە کتێبی خاڵ دووبارە سڵاوتان لێبێت دیوانە شعری گەردانە کتێبی ئەمجارەی کتێبنمایە دیوانە شعری گەردانە لە نووسینی مامۆستا وەرزێر حەمەسەلیم و لە بڵاوکراوەکانی ناوەندی هێزری و ڕۆشنبیری خاڵە ساڵی 2018 بە تیراژی 1000 دانە چاپی یەکەمی چاپکراوە و لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپارنی 490 پێدراوە هەروەها ئەم دیوانە شیعریە سیدێشی دەنجی خوێندنەوەی ژمارەیەک لە شیعرەکانیشی لەگەڵدایە بە دەنجی هەریەک لە بەڕێزان خاوەنی کتێبەکە خۆی مامۆستا وەرزێر حەمەسەلیم هەروەها خاتوو غەمگین کۆساری ئەم کتێبە کۆمەڵێک لە نووسەر و لە شاعیرانی ئەم وڵاتە پێشەچیان بۆ نووسیوە ئەمەش ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێ بەڵگەی لەسەر جەودەی ئەم کتێبە من لە ناو پێشەچی ئەو بەڕێزانە هەندێک لە ئەو پەرەگرافانەم هەڵبژاردووە کە لەبارەی ئەم کتێبەوە دیوانە شعری گەردانە نووسیویانە بنمونە کاک تۆفیق کەریم بەرپرسی ناوەندی هێزری و ڕۆشنبیری خاڵ هەڵبەت بەو عنوانە دەلاقەیەک لەسەر ئەم دیوانە لە ڕێگەی ناسانی شاعیرەوە نووسیوێتی مامۆستا وەرزێر لە ناخەوە شاعیرە بە مانای وشە ئەو خاوەنی ناخێکی هەستیار و هەڵچووە و پەن خواردووە بە خەیاڵی قوڵ و بیرکردنەوەی جوان ئەو ناخی سیخناخە بە خەمێش چڕ جارجارە ڕەشبینێژی سەری لا پەیدا دەبێت تا لێواری عەبەسیەت و بێهودەیی دەیبات لەلایەشی ترەوە حەزێکی سەرکەش و یاخی هەموو سنوورەکانی پێدەبەزێنێت زۆر جاریش ئەوەی لە ناخیدا پەنگ دەخواتەوە توانای دەربڕینی نییە بۆ بەرامبەرەکەی ناچار هێندەی تر مەنزەڵی سینەی خۆی پێدەکوڵێنێت کاک تۆفیق بەردەوام دەبێ و دەڵێت لەمێژە دڵنیام کە وەرزێر شاعیرێکی جیاوازە شێوازی خۆی لە هۆنینەوەی شعردا هەیە و لاسایی کەس ناکاتەوە هەروەها کاگ ئاری عەبدوڵەتیفی شاعیر ئەمیش نووسیوێتی لە ئیرۆتیکاوە تا ئیمان لە عیشقەوە تا ئیرمان باسی گەردانەکەی وەرزێر حەمەسەلیم دەکەم بەڕێزان دەڵێت کتێبەکانی دنیا زۆر جار بە دوو دێڕ لەبنە پاڵەوان و خانەی بەرزی ڕەفەی کتێبخانە گەورەکان لە مێژوودا داگیر دەکەن گەردانەش دەکرێت دوو دێڕی شعر بێت و ئەو دوو دێڕەش هەڵای گەورە بنێتەوە و نەک عاشقێک یا دڵشکاوێک یا گەڕیدەیەک بگرە کۆمەڵگەیەک خۆی بە خاوەنی بزانێت و وەرزێرە هەمیشە شەمزە و عەتارەکەشی بکاتە جەلالەدینێکی تر هەروەها کاگە محەممەد پاکش شاعیر ئەمیش نووسیوێتی هەڵبەت ئەمە دواتر دەبێت بە پرسیاری منیش لە کاگە وەرزەری شاعیر ئەم بەڕێزە کاگ محەممەد پاکش نووسیوەتی کاگ وەرزەر دەیەوێت خۆی لە شێواز و قەڵەمی باوی هاوڕێکانی ڕاپسکێنێ و بە جۆرێک بنووسێت کە ئەگەر بەتەری بیش لەگەڵ هاوڕێکانیدا بڕوات خاڵی بێگەیشتنیان نەبێت بە بۆچوونی من کاگ وەرزێریش لە هەوڵدا فۆتۆکۆپی کەسی دیکە نەبێت دواتر لەسەرەوە دەوەستی هەروەها کاگ ئیبراهیم هەورامانی شاعیر و ڕۆژنامەنووس ئەمش نووسیوێتی لە
پێشەشیدا بۆ من مای فەخر و شانازیە کە ئێستا چەند وشەیەک وەک پێشدەستیەک بۆ ئەم کۆمەڵە شیعرەی مامۆستای وەرزێری خزم و هاوڕێم بنووسم. هاشم چەخمارە چەمخارە بەڵێ نووسیویەتی بەلای منەوە چوونە نێو دنیای شیعرەکانی وەرزێر حەمەسەلیم ڕۆچوونێکی حتمی شیعریە و ئاوێتەبوونیش لەگەڵ دنیا جوان و نیانەکەی ئەم شاعیرەدا خۆراکی ڕۆحە و بەلای منەوە هەمیشە شیعرەکانی پارا و تەڕ و تازە و پڕپەیامی بەرزی عشق و خۆشەویستی و ئازادین. کاک عەبدوڕەحمان تاوەگۆزی شاعیریش نووسیویەتی بەعشقەوە مەشقی دڵ دەکات و گۆڤەندی شیعری پڕناز و نیازە و خۆشنەوا دەتوانێت زەردەپەڕێک پیاسەی پرتاسەی ئارامی و ڕۆح و جەستە بە گوڵستانی شعرەکانیدا بکەیت تا دڵت ئاوەنیان و مێرجی ژینت پڕتینتر بێت. ئەمە بەشێک بوون لەو پێشەچیانەی کە چەند بەڕێزێک لەبارەی دیوانە شیعری گەردانە نووسی بوویان. ئێستاش خاوەنی کتێبەکە کاک وەرزەر حەمەسەلیم خۆی لەگەڵمانە. گوێ لێ بوو کاک وەرزەر هەڵبەت سەرەتا سوپاست دەکەم بۆ ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر دیوانە شیعرەکەی خۆت. هەڵبەت گوێ لێ بوو و بە تاکیدیش ئەم پێشەشیانەت هەمووی خوێنێتەوە. گوێ لێ بوو کۆمەڵک لە شاعیر و لە نووسەران لەبارەی گەردانەی دیوانە شیعرەوە چیان گوتووە چیان نووسیوە. خۆت وەکو خاوەنی کتێبەکە وەکو شاعیر لەبارەی گەردانەوە دەڵێسی. سەرەتا بەناوی خوای گەورە دەستخۆشیم بۆ جەنابەت کاک شۆڕش وای سەرکەوتن بۆ خوازم سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام بە گشتی و بینەرانی ئێمە لەم بەرنامەیە بە تایبەتی. هەڵبەتە گەردانە کۆکراوەیەکی شیعرەکانی منەگەر سەرەتا باسی ئەوە بکەم کە ئەزمموی شیعری مەگەڕێتەوە بۆ ساڵی 1974 ئەو کاتە تەمەنم 12 ساڵ بوو بەهۆی لە دیوانەکەشە ئاماژەم پێکردووە کە هۆکارەکەشی بردومانکردنی شاری هەڵەبجە بوو لەلایەن فڕۆکەکانی باسەوە بە بۆمبای ناپاڵم و لەو بردومانەشە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی هەڵەبجە شەهید بوون و بریندار بوون. ئێمەش کاتێکە هەڵەبجەمان جێهێشت بوو لە یەکێک لە باخەکانی نەوسود لە کوردستانی ڕۆژهەڵات دانیشتم ڕادوی گەلی ڕادوی دەنگی کوردستانمان کردبوویەوە باسی بردومانەکەی کرد. لەو کاتەیە ناوی شەهیدەکانی ئەخوێندەوە سیان لە شەهیدەکان هاوڕێی مناڵی من بووم هاوڕێی گەڕەکم بوون هاوڕێ قوتابخانە بووم ینی بە بیستنی ناوی ئەوان فرمێس ینی بەبێ ئەوەی بەخۆم بزانم دەستم کرد بە گریان. لەو وەختا ینی من بەبێ ئەوەی بزانم چی ئەەکەم چی ناکەم پارچەم قەبایەکە لە لای ئاگردانەکە بوو کە ئاگریان پێکرد بوویەوە دەستم بۆ بردو بە قەڵەمێکی ڕەساس چەند دێڕێکم نووسی بۆ ئەو سێ هاوڕێم کە بەردەوام ئەم خوێندەوە ئەگریام لیان پرسیم دایکم و ئەوانی کە لە دەور و بەرما بوون چییە بۆ ئەگری وتم ئەمە نووسیوە بۆ شێرکۆ و ئازاد و ئەحمەد ئەوە ناوی هاوڕەکان بوو. هەنی زۆر تەژیعیان کردم ئەوانیش بەڕاستی گریان اینجا دوایش تەژیعیان کردویان کرد کە من بەردەوام بم لە شیعر نووسین تا بە چەند قۆناغێکی جیاوازە من شیعر بنووسی و لە چەند قۆناغێکی جیاوازە وەستاوم و بە درێژایی ئەو تەمەنەش لە تەمەنی شیعر نووسینم چەندین شیعرم فەوتاو لە ناوچون بەهۆی ئەو بارودۆخ و زروفە تایبەتی کە هاتووە بە سەرمانە بە تایبەتی ئێمەی هەڵەبجەی بەهۆی کیمیا باران و بەهۆی ڕەوەکەەوە بەهۆی ڕاپەڕینیکانی عاشقان و ئەم سەرۆسەرە ینی زۆرێک لە شارەکان بەداخەوە فەوتاون ینی تەواویان لێ کردوم گەشتومەتە ئاستی ناومێدی کە ئیتر واز لە شیعر نووسین بێنم واز لە بڵاوکردنەوەی شیعر بێنم بەڵام بەردەوام کەسێک کە هەمیشە بە دڵسۆز و بە مامۆستا و بە پێشەنگ و بە قدوەی خۆم زانیوە مامۆستا تۆفیق کەریم کە هەمیشە وەکو برایەکی گەورە و وەکو هاوڕێکی دڵسۆزی خۆ بووە بەردەوام هانیاوم بەردەوام ینی باسی ئەوەیە کردووە بۆ ئەم شیعرانت کۆ ناکەیتەوە بۆ تایپیان ناکەیتەوە دیارەوە ینی خوێنە لەگەر هەموو پێشەشەکەی کاکتۆفیق بخوێنێتەوە وێڕای ئەوەی کە هەز دەکا پەیوەندی نێوان کاکتۆفیق و شاعری پەیوەندی ئێمە پەیوەندیەکەمە گەڕێتەوە بۆ ساڵەکانی 1970 و 1972 لەو وەختەوە ئیتر ئێمە بەردەوام پەیوەندیمان هەبوو بە بێ پچڕان لەبەرەوە ئەو هانێکی زۆریام کە من ئەم شارانە کۆکەمەوە وتی با ئەویشی کەماوە بە دەردی ئەوانی تر نەڕات و لە ناو نەچنەوەفۆتی وتی من حەزەکەم تا زیندوی خزمەتت بکەم کە مردی بەخواوەتی حەقم نییە بەسەرتەوە
کاتە گەردانە کۆکردنەوەی کۆمەڵی شعرا کۆمەڵی شعرە کە پێشتر بڵێن نووساون و تەنانەت بە ساڵەکانی شاکە ئەگە خوێنەر بیان خوێنێتەوە دیارە هی قۆناغە جیاوازەکان ساڵەکانی هەشتاکان نەوەدەکان 2000 بەدواوە یعنی کۆمەڵی شاری تر هەن کە من لە گەردانە نەمنووسیونەتەوە چونکە کاتێکە خوێندوونەتەوە یعنی خۆم بە شارم نەزانیون لەوانەیە ئەمە لە گەردانشە هەندێک شاعر هەبێت لای هەندێک شاعیر لای هەندێک خوێنەر لای هەندێک کەسی بەڕێز ئەوانی بە شاریان نەزانێ بەڵام من هەرچۆنێ بە قەناعەتی خۆم بۆ ئەوانم بە شعر زانیوە بۆ ویستومە جوانترین شعرەکان وەکو گەردانەیەک بە گردنی خوێنەرەکان و بە گردنی هەوادارەکانی شاری خۆما هەڵواسم هەر بۆیە ناویشم ناگەردان زۆر چاکە هەڵبەت بینەران لە کاتی خوێندنەوەی ئەم دیوانە شعرا ئەوە ڕوون و ئاشکرا کە شاعیر کاگە وەرزەر حەمە سەلیم لە نووسینی شعردا پەنای بۆ چەندین شێوازی نووسینی شیعری بردووە بە تایبەتی شێوازی نووسینی شعری ئازاد و هەروەها شێوازی نووسینی شعری کلاسیکیش و شێوازەکانی تریژ یانی ئەمە لە ناو دووتوێی شعرەکانیدا بەڕوونی و بە ئاشکرایی دەبیندرێ هەڵبەت ئەم کتێبەکە لە دووتوێی 320 لاپەڕەدایە نزیکەی 69 شعری لە خۆی گرتووە کە هەندێکیان دەشێت بە قەسیدە ناویان بەرین ئەگەر بە هەڵەدانە چوو بوو مامۆستا حەز دەکەم بۆ بینەر نەموزەجێک لەم شعرانە بە تایبەتی لە شعری ئازاد و لە شعری کلاسیک وەربگرین حەز دەکەم سەرەتا هەر بەدەنجی خۆت کۆپلەیەک یا قەسیدەیەکی کورد لە شعری ئازاد شعری حڕ بۆ بینەر بخوێنیتەوە کتێبەکەمان لە بەردەستە و بەسەر چاو هەبوو شەوێ لە بەردەم تریفەی تۆدا شعرێک بۆ خۆمە خوێنمەوە لە سەرکانی ڕابردوومە بۆ گردنی ئەم حەسرەتەم بە مرواری یادگاریەکان ملوانکەیەک دەهۆنمەوە لە ئەلبومی بێدەنگیدا وێنەکانم لێن مەقسە و مەجلیسێکیان بۆ سازەکەم دڵۆب دڵۆب ئەشکەکانم ئەتکێنمە نێو پەرداخی هەنسکێکەوە و ڕوخساری ڕنگ پاییزی تۆی پێ ئاوەدەم هۆ تەمەنی بەسەرچووی من تۆ کە ڕۆشتی تەنها وێنەکانی خۆتت بۆ جێهێشتم سەریان بە سنگمەوە بنێم تەنیا گۆرانیکی خۆتت بۆ یادگاریدایە دەستم کە تا ئێستاش هەموو شەوێ بۆ ئەستێرە و قەڵەمە خەوزراوەکەی دەستمی ئەڵێم من و تۆ پەپولە و شەم بووین زۆر جار لە بۆ گڕی عاشقت پەڕ و باڵی خۆمە سووتان وەک ئەستێرە تا بەیانی بە دیار شەوی باڵاتەوە تەمەنی خۆمدا ئاگیرسانە ئەم ئێستاکەش کە دووری لێم شعریش نایە بم دوێنێ لە بەردەم گڕی تەنیایی هەناسەمە دیوانەکە مەسووتێت و ئەم غوربەتەش ناڕەوێنێ دەوەرەوە ئازیزەکەم لەژێر گەڵای پاییزێکا بۆم بگەڕێ لە ماتەمی پێکەنینێکی ونبوودا لە حەزینی ڕوخساری تاراوگەیەکدا گەربینی من دەستم بگرە و بەرەو دوێنێ بمبەرەوە لە گریانی لیقایەکە گوێ ڕادێرە بۆ هەنسکی وشەکان زۆر باش مامۆستا لاپەڕە 95 بکەرەوە ئەمە نەموزەجێک بوو لە یەکێ لە شعرە حڕەکانت ئەگەر زەحمەت نەبێت لاپەڕە 95 داری بێبەر ئەم شعرە لە 1985 نووسراوە بەڵێ هەڵبەتە ئەمە شعری کلاسیکە پێچێت لە کلاسیکیشەوە دەست پێکرد بێ مامۆستاگەر بێگومان کاک شۆڕ هەر شاعرێک یا هەر نووسەرێک یا هەر هونەرمەندێک کاتێک کە یەکەم هەنگاو ئەنێ ینی خاوەنی ئوسلوبی تایبەتی خۆ و شێوازی تایبەتی خۆی نییە حتمما ئەبێ لەسەر سفرەی ئەوانی تر دەست پێ بکات باشترین سفرەیەکیش بە تایبەتی لە هەشتاکان شاری کلاسیک بوو و ئەو شارانیشی کە ئیتر ئەو دیوانانی کە ئێمە ئەمان خوێندنەوە بە تایبەتی من زۆر کەوتبوومە ژێر کاریگەری شاری فایق بێکەسەوە لە ینی زۆر لە شارەکانیشم لە سەرەتاوەکە ئەمە ئەگەر وەک باسمان کە من لە 1970 ئەنووسمەمە بۆ 85 تقریبا 11 ساڵێکە بێت بەڵام ئەوانەی پێشووترم ینی ئەگەر خوێنەر بیان خوێنێتەوە یان ئەگەر بمان نایەسا لە بەردەسا بووە زۆر ینی شێوازی فایق بێکەسیان پێوە دیار بوو زۆر لە ژێر کاریگەری شارەکانی زۆر باشە ئەگەر بکرێت دوو کۆپلێکمان بۆ بخوێنیەوە لە شعری داری بێبەر کە تەمسیلی شعری کلاسیکی یەکات بەڵێ ئەمەش من هەرچەند حەز ناکەم زۆر ئەم پرسیارێکی ئەم شعرە باسی چیەکە و بۆچی نووسراوە بۆ کێ نووسراوە بەڵام هەڵبەتە ئەمە زیاتر من لە هەشتاکانە کۆمەڵی حیزبی زۆر پەیابوو بوون لە ساحەکە و هەموو کەسیش خاوەنی کۆمەڵی دروشمی جوان بوون و
کۆمەڵی دروشمیان هەڵگرت بوو کە خەڵکیان پێڕائکێشا بەرەو ڕووی خۆیان من ئەم شارم زیاتر لەسەر ئەو لایەنانە نووسیوە کە بە کۆمەڵی دروشم هەر کەسە وێستێتی کۆمەڵی خەڵک بەلای خۆیان ڕاکێشێت هیتر ئایا تا چەنێ ئەم دروشمانیان خستوتە بواری جێبەجێکردنەوە یا ڕازبوون یا ڕازنەبوون ئەوە با خەڵک خۆی بڕیار بە لەو کاتەشا ڕابوونێک و ساحۆیەکی ئیسلامی لە ساحەکە پەیابوو بوو من ئەوەم بە هاتنە پێشەوەی وەرزی بەهار وەسف کرد بوو بۆیە بم شێوەیە دەستم پێ کرد تەماشاکەن وا بەهاری ژینی لە جێی دڕقوداڵ گوڵی نەخشینە گوڵزاری ژیان لە گەشەدایە بۆیە واداری بێبەربەقینی چونکە ئەزانێ نامێنێ باوی باخەوان چیتر ناهێنێ ناوی باڵندەش لەسەر لە قینانیشن ئەرزێتە ناو گڵڕێکی پواوی بەڵام پیرەدار هەر خۆی ئەوێنێ بەدەم هەواوە خۆی ئەبزوێنێ دێنێتە سەماڵقی وشک بووی تا دەوروبەری هەڵبپەڕێنێ. زۆر باشە مامۆستا هەڵبەت بینەرانی بەڕێز ئەوەی کە مامۆستای شاعیر مامۆستا وەرزێر بە چەند شێوازێکی جیاواز شعری نووسی و چ شێوازی شعری ئازاد یا شێوازی شعری کلاسیک و شێوازەکانی کەش ئەمە ئەگەر بەڵگە بێ لەسەر توانە و توانستی شاعیر لە نووسینی شعر بەم هەموو شێوازە شعریە لە هەمان کاتیشدا دەکرێت بڵێن جەدوای شیریشیە کە پەیوەندی بە ڕەنگە زەوق و سەلیقەی خوێنەری شعرەوە هەبێت خۆمان دەزانی ئێمە لە ناو گۆڕەپانەکەدا خەڵکانێکان حەزیان لە شعری ئازادە خەڵکانێکان حەزیان لە شعری کلاسیکە هەموو ئەوانە دەتوانن بە جۆرێ لە جۆرەکان خۆیان یا زەوق و سەلیقەی خۆیان لە هەڵبژاردننی ئەو شعری کە لە دووتوی ئەم کتێبەدا هەیە ببینەوە نازانام مامۆستا هەڵام نەکردووە لەو ئینتیباع خۆش زۆر ڕاستەکردن تا شۆڕجگە لەوەش یانی شتێکی تریژەیە تۆ شعر من پێم وایە ئەبێ واژ بێت تۆ نابێ دانیشی شعر دروست بکەی یعنی زۆر لە شعر بکەیت و یەخە بە شعر بگری ئەم شعرە یعنی ئەگەر شعر بێت و شاعریش ئەگەر شاعر بێ ئەبێ ئەم شعرە یەخە بە شاعر بگرێت ئەم شعرە خۆی یەخەی شاعر بگرێت بۆ ئەوەی بینوسێت نەک تۆ بڕۆی شەڕ بە شعر بفرۆشیت و بێ دروستی کەیت و دای ڕێژێت و تەنها قسەیەکی ئاسایی بکەیت و بەس تەنها کۆتایەکانی بێت لەبەرەوە من ئەم شارانەکە لە قۆناغ جیاوازەکانە یعنی یەخەم بە هیچ کامیان نەگرتووە خۆی چۆن هاتبێ بە ئازاد هاتبێ بە ڕۆمانسیەت هاتبێ بە کلاسیک هاتبێ بە شێوازی عەشق هاتبێ بە شێوازی نیشتیمان پەروەری هاتبێ ئێتر هەر شتێک کاریگەری تێکرد بووم و ناخی هەژان و هەستی هەژان بم شعرەکە خۆی یعنی دەتوانی بڵێ ئەم کتێبە یا شعرەکانی تعبیرێکی صادقانەیە لە هەست و ئحساسی خۆت بڵێ فعلەن وایە ینی وەکو عەرزم کردی خۆیان نووسیوە من نەمنووسیوە زۆر خۆیان وا هاتوو زۆر باشە درێژە دەدەین بە قسە و باسەکانمان لەسەر دیوانە شعری گەردانە بەڵام دوای ناوبڕێکی کەم دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. لە تازەترین بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری و هزری خاڵ دیوانی شعری گەردانە پێکدێت لە کۆکراوەی شعرەکانی شاعری کورد وەرزێر حەمەسەلیم کۆمەڵکوژی کورد لە جەنگی ئێران عێراقدا پێکدێت لە توێژینەوەیەکی مێژووی سیاسی عادل سدیق عەلی نووسیوێتی فەرهەنگی قورئانی پیرۆز پێکدێت لە لێکدانەوەی وشە و دەستەواژەکانی قورئانی پیرۆز بە زمانی کوردی مستەفای سەیدمینە نووسیوێتی چاوەڕوانی بەرهەمی نوێ بن لە کتێبی خاڵ. نوێترین بڵاوکراوەکانی ناوەندی چاپ و پەخشی ڕێنوێن 1001 داهێنان لە کەلەپوری زانایانی موسڵمان پێکدێت لە خستنە ڕووی ژمارەیەک داهێنانی زانایانی موسڵمان بەڕێوەبەری نووسینی ئەم بەرهەمە پرۆفیسۆر سەلیم حەسەنی وەرگێڕانی جوتیار قارەمان ئینسکلۆپیدیای وەڵامی گومانەکان پێکدێت لە مۆسوعەی بەیانولئیسلام بە کوردی بۆ وەڵامی گومانەکان سەبارەت بە قورئان لە وەرگێڕانی نەرمین مستەفا لە تازەترین بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری شارستانێتی ئیسلامی هۆیەکانی داڕمان و پێویستی بۆ چاکسازی لێکۆڵینەوەی مێژوویی ئاینی سیاسی
دکتۆر محەممەد عومەر شابرا نووسیوێتی و دکتۆر هێرش محەممەد ئەمین لە زمانی عەرەبیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. پەیوەندەکانی نێوان دای باب و منداڵ ڕێبەرەکە بۆ پەروەردەکردنی منداڵان لە نووسینی دکتۆر هیشام تاالب، دکتۆر عەبدولحەمید ئەبوو سولەیمان، دکتۆر عومەر تاالب، وەرگێڕانی دکتۆرە بێخاڵ لەتیف محیەدین، زانا محمود حەسەن، ئازاد عەلی محەممەد. بەردەوام بەرهەمی نوێ لە سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێت. لە کتێبمان لەگەڵتانین. کتێبی ئەم جارە دیوانە شعری گەردانە مامۆستا وەرزێر حەمەسەلیم شاعیر لەگەڵمانە شاعری کتێبەکە خۆی خاوەنی کتێبەکە. مامۆستا لەگەڵ کتێبەکە سیدیەکەیە. ئەم سیدیە چی لە خۆی گرتووە؟ ئەم سیدە چیە؟ ئەم سیدیە 21 تراکە لە 21 تراک پێگێت کە سییانیان گۆرانین. هەر شعرەکانی خۆتن کراون بە گۆرانی؟ بەڵێ هەر شارەکانی خۆمن کراون بە گۆرانی و من نمونەی سێ گۆرانی جیاوازمانە بژاردووە. چین گۆرانی بێژەکان لەلایەوە ئەداکراوە؟ گۆرانی سەفەرەکە هاوڕێم بیلال کەیوانی وتوێتی شارەکە هی خۆمە و ئاوازەکەشی هی هاوڕێم بەرزان ئەیوبە. گۆرانی دوم بە پیری بەرەو پیری مەرگە ڕۆم. ئەوەش ئاواز شارەکەی خۆم و ئاواز وتنەکەشی هی هونەرمەند مەروان حەمە خوورشیدە. شاری سێمیشی مەئەوای گونا ئاوازەکەی هونەرمەند دیاری قەرەداغیە، وتنەکەشی هاوڕی خۆشەویست ئەوەی تر دەمێنێتەوە خوێندنەوەی شعرەکانە بەدەنگی خۆت و کۆمەڵە تراکی شاعریەکە هەندێکیان بە دوێت لەگەڵ خوشکی ئازیزم و هاوڕێم غەمگین کۆساری پێکەوە خوێندومانێتەوە. بزانم 5 تراکیانە کە بە دوێت خوێندومانێتەوە و تراکیشیان کە سەربەخۆ غەمگین کۆساری خۆی ئەی خوێنێتەوە ئەوانی تر بە دەنگی خۆم خوێندومنێتەوە. بەڵێ زۆر چاکە مامۆستا لە دیوانە شعری گەردانە خۆت دەزانی ئەغرازی زۆری شیعری هەیە. ئەو غەرەزە شعریانەی کە دەشێت لە گەردانەدا ئێمە بیان دۆزینەوە کامانن؟ هەر نیشتیمان پەروەریە، سوزانم غەزەلە، ڕیساء چیە؟ ینی زۆرتر ئەگەر ینی ڕاستی قسە لەسەر گەردانە بکەین ینی هەموو ئەگەر باسی ڕەگەز ینی باسی شێوازەکانی شاری بکەین هەموو شێوازەکانی دەخۆ گرتووە. هەم غەزەلی تایە، هەم نیشتیمان پەروەری تایە، هەم کۆمەڵایەتی تایە، هەم ینی هەموو بوارێکی گرتووەتەوە. چونکە خۆشم بە ئەنقەس وام کردو ویستومە لە گەردانە وتمە لەوانەیە ئەمە خوازانێ ئەوەڵ و ئەخیری دیوانە شاری من بێت، بۆیە هەوڵم ماوە نمونە لە شێوازە جیاوازەکان و جۆرە جیاوازەکانی شارەکان لە گەردانەیە کۆ بکەمەوە. ینی ناتوانین بڵین گەردانە هەمووی غەزەلە، هەمووی نیشتیمان پەروەریە، هەمووی شاری کۆمەڵایەتی، ینی هەموو شێوازەکان لە خۆ ئەگرێت و لە شارەکانی شار تاکوەتاکی شارەکانی ترەوە جیاوازە هەموو شاری ڕەگەز و بنەما و شتی تایبەتی خۆی تایە. زۆر چاکە مامۆستا لە پێشەکەی بەڕێزدا شتێ سەرنجی ڕاکێشام قسە لەسەرەوە دەکەی کە کتێبە کتێبی یانم دیوانە شعریە، دیوانە شعری خۆشەویستی، عشق، پشیمانیە و ئەگەر هەر کەسێک گوزارێکی خراپ بکە بەناو شعرەکانیدا ئەم سێ ڕەگەزە زۆر بە قوڵی دەبینێتەوە. ینی و ئەو شعرە ئازادەشی کە خوێنتەوە ئەوەی هەنیسک ئەم وێنەی بە زۆر بەوازەحی تێدا بوو. بۆچی ئەم سێ ڕەگەزە زۆر بە قوڵی لە ئەم دیوانە شعرەدا ئامادەیان هەیە؟ پرسیارێکی جوانە کاشۆر. من لە شارە هەمیشە هەوڵم ماوە ینی تەنها خەمی خۆم نەکەم بە بنەمای شارەکان. هەنی حەزم کردووە ئەو شارانی کە ئەیانووسم بۆ تۆ، بۆ ئەو، بۆ یەکێکی تر، بۆ خەڵک، بۆ خوێنەر، بۆ ئەوانی کە شارەکان ئەخوێنەوە بنووسن. و من سەرنجی ئەو ماوە ئەو سێشتە عەشق، خۆشەویستی، پەشیمانی خەمێکی هاوبەشە لە نێوان خەڵکەکانە، لە نێوان کەسەکانە بە شێوەیەکی گشتی. ینی کەس نییە عاشق نەبێ، کەس نییە خۆشەویستی نەکرد بێ، کەسیش نییە پەشیمان نەبوو بێتەوە، ئایا لە عاشق بێ، ئایا لە خۆشەویستی بێ، ئایا لە هەر شتێکی تر لە ئیشەکە لە ژیانیا کردبێتی. بۆیە من زیاتر
ینی ویستمە ئەو سێ ڕەگەزە ئەو سێ بنەمایە بێنم لە شارەکانە ڕنگدانەوەیان پێ بکەم و شارەکان ڕنگدانەوەی ئەو سێ چەمکە بن بە شێوەیەکی گشتیوە لەوانەیە جگە لەوەش مەسلەی سەفەر مەسلەی کۆچ مەسلەی دابڕان مەسلەی ماڵ ئاوایی مەسلەی زۆر شتیتر لەم بوارانات لە شارەکانە دەرئەکەون و هەن بەڵام مەسە حەسرەتێکی زۆر بەیانی بە شارەکانتەوە دیارە هەمیشە مەسەن من زۆر کەس شارەکان خوێنێڵە تۆ ڕەشببینیت پێوە دیارە تۆ کەسێکی هەمیشە گلەیی ئەەکەی تۆ کەسێکی هەمیشە لە هەست بێکە ڕووخاوی لە ناخەوە بەڵام من بە پێچوانە بەڵام ئەوەیە من ئەگەر وەکو شاعریش نەبم وەکو مرۆڤێکی ئاسایی تر لە ناخەوە زۆر هەستیارم زۆر مەسەن زوو بە شتەکان یعنی کاریگەریم تێەکەن و دڵم تەنگ ئەبێ و ناخم ئەهەژێنێ لەبەرەوە ئەو شتانیش ئەمڕۆ زۆر لە بەرچاوان ئەگەر سیر بکەین مەسەن کۆچ دابڕان دوورکەوتنەوە وازهێنان لە یەکتری پەشیمانی ئەمانە ینی زۆر لەوانێ من زۆر هاوڕێ خۆم بەجێ هێشت بم دوورکەوت بێتەوە لێم دابڕابێ کۆچی دوایی کردبێ لەوانێ بۆ تۆ یان بۆ کەسێکی تر ئەمە شتێکی ئاسایی بێت وڵی هەمومان ئەمرین و هەمومان یەکتر جێهێڵین و ئەم دنیا تا سەر هەمومان بە یەکەوە نامێنینەوە ڕۆژی هەر ئەبێ لە یەکجار بینەوە بەڵام لەوانێ من بیرکردنەوەم وانە بێ بڵێم بۆچی لێم دابڕا بۆ لێم دوورکەوتەوە بۆ جێهێشتم ئەمە ئەبێتە بنەمای شارێک ئەمە ئەبێتە ڕەگەزێکی شاری لای من و شارێکی پێ ئەنووسم دوجاریش لەوانێ ببێتە خەمی کەسێکی تریش ئەبێتە حەزی یەکێکی تریش بۆیە من لە یعنی کاتێکە عرضیشم کردی شعر کە ئەنووسم حەز ئەەکەم هەموو کەس بڵێ ئەم شعرە بۆ من نووسراوە زۆر کەسی ژوای پێوتم ینی زۆر کەس لە کۆڕەکانە یا لە کاتێک لە فەیسبووکە لە شوێنێکا شعرێکم دابەزان زۆر کەس خۆم هەستم بەوە کرد بۆیە ینی بە دیاریکراویش پێم گوتی خەمەکانمان هاوبەشن حەزەکانمان هاوبەشن لە زۆر شوێنە بۆی من لە شارێکە ئاماژەم پێگوتم ئای لەو شعرانەم چەندە شیرینن کە بە ناوی تۆ زاخاو دراون ئەوەندە خێرا ئەچنە دڵەوە هەموو کەزەڵێ بۆ من وتراون بەڵێ بەڵێ مامەسا هەڵبەت بینەرانی بەڕێز جگە لەوەی لە کاتی خوێندنەوەی دیوانە شعری گەردانە هەست بەوە دەکەی کە بەلاغەتێکی زۆر و تۆ لە بەردەم مفرەدەگەلێکی زۆری ناسک و پاراوی شعری دایی لە هەمان کاتیشدا هەستیش بەوە دەکەی کە لە بەردەم کۆمەڵە وێنە شعریەشی زۆر زۆر جوان دای مامەسا گەر ڕەگەم پێ بدەی خۆم دەمەوێ بۆ تأکیل لەسەر ئەوە کۆپلە شعرێک بخوێنمەوە کە ئەوەمان نیشان دەدا لە گەردانەدا بەفعلی وێنەی شعری کە ڕەکیزەیەک یا یەکێکە لە ممەیزاتی شعری بەقووەت ئامادەییشی زۆریان هەیە ئەم شعرش لە هەژدەی 1999 لە ژێر ناونیشانی لە خێوەتی عشقا گۆرانیەک بۆ خولوت نووسیوتە بە باڵای هەورا هەڵمەگەڕێ نەبا بەرغەزەبی لێزمە بارانێک بکەوی مان مازمەکە نەبا لە هاوینا وش شەوێشی ساماڵیدا ئەستێرەکان ڕەکیان لێت هەڵبگرن و لە جریوە و تریقانەوەی خۆیان بێبەشتکەن دەست بە سنجی دەریادا مەهێنا بە ئاماسیەکان لە باوەشی ئەودا ڕانەسلەشی ئەی ئەم هەموو وێنە شعریە بوو بە تاکید زۆرە کاک شۆڕش شعر ینی وێنە ینی ئاواز ینی چێژ ینی چەند بنەمایەک هەیە کە لەوانەیەشی ئێستا ئەوە نەبێ زۆر قسەی لەگەڵا بکەین بەڵام شعر تۆ نابێ وەکو کامێرەیەکی فۆتۆگرافی تەنها بێنی واقع وێنە بگریت و ڕسمێکی واقعەکە بگریت و هەڵی واسیانی تۆ چیت کردووە ئەگەر کۆمەڵی وێنە دروست نەکەی کە ینی جیاواز بێ لە واقع یان بڵێن ئەگەر ئەم شعرانە یا ئەم نووسینەکە ئەی نووسی دیوێکی دووەمیان نەبێ ینی من هەر بێم و ئەوەی لە دەوروبەرە هەیە ئەوەی لە واقعە هەیە وەکو خۆی بیگەڕمەوە بۆ بەرامبەرەکەم بۆ خوێنەر ینی کەواتە من هیچم نەکردووە هیچ ئیشێکم سێکی ئاسایی زۆرتر سێکی ئاسایی و تەنها بەزەن تۆ خۆدیتە لەوانە ئەمە وەزیفەی شعر نییە شعر نییە تۆ قسەی ئاسایی بگوازیتەوە و ینی واقع فۆتۆکۆپی کەیت و بیگوازیتەوە کەواتە ئەبێت تۆ مانایەکی تر ببەخشی بە شتەکان ینی وێنەیەکی تریان بیتێ ئەبێ وا بکەیت بە مێشکی خوێنەر بجوڵێنی با خۆی بگەڕێ بە شوێن ینی من ئەمە شەوای کردووە کە مەجازێکی زۆر لەناو زۆری تیابێ من ئەو خوێنەر تەمەڵانە لەگەڵ ڕێزمە پێم ناخۆشە کە شارێگە خوێندنەوە ئەڵێن ئەمە باسی چی ئەکات ئەمە بۆچی بۆ کێ نووساوە بۆچی نووسیوە بۆ من نووسیمە تۆ بڕۆ خۆت
بگەڕە خۆتمان نایبەرێ خۆت لەو بەرنامەیەمدا پرسیاری ئەوت لێ ناکەم ئەم شعرت بۆ چێ نووسی نا ئەمەیان لێ دەکەم بەڵام پرسیاری ئەوت لێ ناکەم مانای ئەم شعرە چییە بەڵام پرسیاری دومیان لێ دەکەم هەڵبەت دوای ئەم پرسیارە ئێستا پرسیارێشتر بە خەیاڵمدا هاتووە کاک محەممەد پاکشی شاعیر نووسیوەتی کاک وەرزەر دەیەوێت خۆی لە شێواز و قەڵمی باوی هاوڕەکانی ڕاپ بسکێنێ بە بۆچوونی من کاک وەرزێری لە هەوڵدا فۆتۆکۆبی کەسیشی دیکە نەبێت باسیەوەمان بوو بکە دەتەوێت لە چی ڕاکەی خۆ لە دەست چی ڕاپ بسکێنی ناتەوێت فۆتۆکۆبی چێوی و موفقیش بووی لەوەدا وەڵایی کاک شۆڕژمە وەک حرسم کردن لە سەرتاوە هەموو کەسێک بە لەوانەیە فۆتۆکۆپی یەکێکی تر بێت لەوانەیە تەقلیدی کەسێکی تر بکاتەوە خۆت اعترافت کرد کە لە سەرەتای دەستپێکردنی شیعری لەسەر سفری فایق بێت دەست پێکردووە بەڵام دواتر ئیتر نابێ ئینسان ینی زۆر کەس هەن تا ئێساش مەسەدەن تەمەنێکی زۆر لە بواری نووسینە لە بواری هوەرە لە بواری شیعرە بەسەر ئەبن بەڵام ناتوانن خۆیان لە کۆت و زنجیری ئەو کەسانە دەرباسکەن کە پێشتر بڵین معجب بم پێیان یا لاسایی ئەویانیان کردوتەوە یان شتەکانی ئەوانیان بەلاوە جوان بووە من ئەمە بە باش نازانم ینی تۆ تەنها ینی مرۆڤ ماوەیە کرێکی بێ ئیتر ئەبێ هەوڵ باخانی خۆی زۆر کاتێکی کەم ماوە دەمێ پرسیارەکانم پرسیار ماوە دەمێ بە خێرایی بیانکەم شێ بە عشق کافر بووە ئەمەشێکە لە شارەکانی بەڕێز لە لاپەڕە 1970 لە چاوی شیعرەکانمەوە پێم ئەڵێن ئای چەند دڵتەڕی تۆ یا عاشقێکی شێتی یا پیرێکی ئاخری شەڕی ئەم عاشقە شێتە ئەم پیرە دڵتەڕە چێیە خودنی لەوانێ بە خۆم وتوێ بەڵام عاشقی شێ زۆرن پیری دڵتەر زۆرن بەڵام ئەم پرسیارە ڕوبەڕووی خۆم کراوەتەوە فیاڵن لەوانێ ئەمەیان ئەگەر لە شعرەکانی ترا خۆم مەبەز نەبووبم یا بۆ خۆم نەوت بن ئەم دێڕە ئەم چوارینەیە مەبەستم خۆم بوو بێ چونکە ئەو پرسیارم زۆر لێکراوە کە تۆ بەم تەمەنەوە چی داوە لەم شعرانە یا عاشق بە کوفر لێ یەگەدرێتەوە با عاشق مانای هەڵی بۆ ئەکرێ عاشق من عاشق لای تۆ کە پانتاییەکی زۆری لەم دیوانە شعرە عاشق یعنی خۆشەویستی ینی بە تورکی و بە فارسی بە خۆشەویستی عاشقی پێوترێ بەڵام ئیتر هێنراوەتە ناو زمانەکەی ئێمەش ینی خۆشەویستیەکە من عاشق وا پێ ناسەیەکەم عاشق خۆشەویستیەکە ئیرادەی تۆی تیانە خۆی یێتە ناو ناختەوە خۆی یێتە ناو دڵتەوە خۆی یێتە ناو هەزرتەوە ئەجا لەگەڵ ئەوەشە خۆشەویستیەکە کە ئەبێ ئازارت پێ بگەێنێ ئەبێ بجوڵێنێ ئەبێ ناخت بجوڵێنێ ئەجا ئازارەکەشی بەڕاستی ئازارێکی چێژبەخشە لەوانی لە پێشەکێکەشە ئاماژەم پێکردبێ ینی ئازاری ئەش ئەم تۆ خۆشەویستی خوا ناچی خۆت بە زۆر دروستیکە ئەگەر خۆشەویستی خوا عشقی خوا بە زۆر ینی خۆی لا ئیرادی نێتە ناو مامەسا تەفسیرێکی سۆفی گەریانەت بۆ عشق کردووە بنبوونە لە پێشێکەکەی خۆت قسە لەسەر ئەو دەکەی کۆتایی عشق تەنها مەرگەنەک پەشیمانی ئەو کەسی بەڕاستی عاشق بوو بێ هەرگیز لە پاش عشقی یەکەمیەوە بە دووی عشقی تردا نەگەڕاوە خۆشەویستی پەشیمانە بیتەوە بەڵام لە عشق بۆ مەبەستم چیە لەوە خۆشەویستی خۆت دروستیەکەی خۆت هەڵی ئەبژێری خۆت دیاریەکەی من دیارەکەم کاک شۆڕشم خۆش بوێ بەڵام لەوانێ لە قۆناغی لە قۆناغەکانە ئێمە جیابینەوە بەڵام عاشق چونکە بەدەست خۆت نییە خۆی یەخەت پێگرێ هەروەکو چۆن شعر عاشقیش خۆی یێتە زۆر چاکە مامەسا هەر لە گەردانە نووسیوتە کا تۆش کاتێک ئەم شعرانە دەخوێنیتەوە بزانە کە خۆت ئیلهامی زۆرێک لە شارەکانی منیت تۆ هەستێکی جوانت بەم بەخشی و منیش دیوانەکەت پێشکەش دەکەم ئەمە چییە؟ ئەو کەسی شعرانە ئەخوێنێتەوە هەر کەسێک بێ هەر کەسێ ئەو شعرانە ئەخوێنێتەوە فەرمومادەم وایە تۆ ئەم کتێبەت پێشکەش بە من کردووە و لێرەش بنووسە پێشکەشە بە شۆڕژ ئەنوەر پێشتر بەڵێ فەرمووە سوپاسانەکەم زۆر بە کۆتایی بەرنامەکەشمان بە خوێندنەوەی شعرێک بێ بە ئارەزوی خۆش شعرێک لەم کتێبە یەشە لە شارەکانی خۆت هەڵبژێرە و پێشکەشی بە بنەرام بکە سوپاس دەکەین زۆر نیش سوپاسیەوەکەم دەستخۆشیتان یەکەم هیوای بەردەوامی و سەرکەوتنی بەرنامەکەت بۆ خوازم سپاس بۆ بینەرانی ئێمەشکە بە دیارمانەوە دانیشتن بەڵێ سوپاسی سووریان زۆر سوپاسانەکەم بەڕێزان خوێندنەوەی ئەم شعرە کۆتایی بەرنامەکە و خوداحافیزی ئێمەشە سوپاسان دەکەین زۆر فەرمووە مەسای بەڕێز شاری باری نەخوێنمەوە
یەکتر بۆ هەرکێ نووسراوە هەموو کەس ئەتوانە خۆی تیا ببینێتەوە پێشکەشە بەو کەسی کە خۆی لە شعری باری نابینێتەوە. جگە تۆ ئازیز هیچ کەس شک نابم پێی بڵێم گیان و جەرگ و هەناسەم، نەبۆنی گوڵ و نەجوانی دنیا وەک بینینی خۆت ناشکێنن تاسەم. لە چاوەڕوانی هاتنی تۆدا نیوەی تەمەنی خۆمم گوزەراند، ئەوەی بەبێت تۆ پێشتر بەسەر چوو زۆریم بێهودە و بێسوود تێپەڕاند. کە هاتی باخی ژینم چرۆی کرد داری تەمەنم سەوز بوویەوە، هەرچی خەزان و وشکی عمرم بوو بە بارینێکت بیرم چوویەوە. ئێستا هاتوچۆی بەردەوامی تۆ گەرمی خستۆتە سەرە ڕێی چاوم، دەی هەر بێ و بڕۆ بە بەردی دەما تینیش بدەرە وشکی هەناوم. فەلسەفەی تەمەن ئاوەژوو بکە تا ساڵ نەبێتە کۆت و زنجیری، دڵ کە جوانێکی وەک تۆی تێدا بێ هەر گەنجە و دوورە لە بۆسەی پیری. دەستان خۆش سپاس بۆ برانی کامێرەمان و هەموو ئەو کەسانی لەم بەرنامەیە لەگەڵمان ناهیلاک بوون.